لا هەرجێکم بینەرانی گەلی کوردستان سڵامەتان لەبێ خۆشحاڵم ئەم ئێوارەش بەرنامەی گەرما و گەرمتان پێشکەش دەکەم. بابەتی گەرمی ڕۆژ لە هەرێمی کوردستان توشبوونە بە ڤایرۆسی کۆرۆنا وەک لە سەر شاشەی کەناڵی گەلی کوردستان و لە ڕێگەی نەهاکانەوە دەیبینن. ئەمڕۆ 139 کەسی دیکە لە هەرێمی کوردستان واتە لە 24 ساعتی ڕابردوودا 139 کەسی دیکە تووشی کۆرۆنا بوون. هەر بۆیە قسە لەسەر پەتای کۆرۆناکەین لە پارێزگای هەڵەبجە. دکتۆر ئازاد مستەفا بەڕێوەبەری گشتی تەندروستی لە پارێزگای هەڵەبجە لە ڕێگەی سکایپ لەگەڵمدایە. دکتۆر ئازاد ئێوارەت باش، لە ئێستادا ڕادەی بڵاوبوونەوەی پەتای کۆرۆنا لە هەڵەبجە چۆنە؟ ئێوارەی تۆ تەواوی بینەرانی تەلەڤیزیۆنەکەتان باش، سپاسدانەکەم بۆم دەرفەتە. بەڕاستی خۆی لە هەڵەبجە ئێستا حاڵ و گوزەران و بارودۆخی تەندروستی جێگیر نییە و باش نییە، لەبەرەوەی کە ژماری نەخۆشەکان ڕۆژ بە ڕۆژ زیاد دەبێت. لەوەی کە هەر دوێنێ 36 کەیسمان داخل کردووە بە پۆزتیڤ، لەو لە 60 کەس ئێمە 36 کەسی پۆزتیڤ بووە. واتە ئەو پشکنانەی کە وەرەگیرن یاخود ئەو نەخۆشانی سەردانی نەخۆشخانەی تایبەت بە کۆرۆنا ئەکەن بە نیشانەوە تەواعەت ئەو کەسانە زیاد لە 165 کۆرۆنایانە. واتای ئەوەی بارودۆخەکە جێگیر نییە، باش نییە، لەوەی کە هەڵکشانێکی زۆر بەرچاو لە ژمارەی توشبۆکاندا هەیە. لەگەڵەوەشە کە لە ژمارەی توشبوون زیاد دەبێت، ژمارەی مردنیش زیاد دەبێت. هەر دوێنێ تا ئەمڕۆ 2 کەسمان گیانیان سپاردووە و وەفاتیان کردووە. بە معنای ئەوەی کە بارودۆخەکە ئەگەر هەر ئاوا خەڵک خۆپارێزی نەکات، خۆی جێ خۆیەتی کە ئێستا بڵێن تۆزێک وەزعەکە گۆڕاوە لەوەی کە هەندێک کەس و بگرە زۆربەی کەس بە جددی کۆرۆنای وەرگرتووە. بەڵام بەداخۆ پێشووتر وێنایەکی وا کرابوو بۆ کۆرۆناکە کۆرۆنا وەهمە و خەڵک تووشی ئەو تەزیقی و ناخۆشی و ناڕەحەتیە ناکە کە ئێستاییکە. بەڵام پێویست ناکە هەموو تەجربەیەک تۆ بیچێژی بۆی باوەڕی پێ بکەیت. بەداخەوە کۆرۆنا وای کرد کە ئەم نەخۆشیە وای کرد کە زۆربەی خۆشەویستان و کەسانی دەوروبەرمان لە دەست بدەین. بەنمونە هەر لە دوێنێ تا ئەمڕۆ 2 کەس گیانی لە دەستداوە، قاوشەکان پڕن لە نەخۆش، ژمارەی مردن زیادی کردووە و ژمارەی سەختی حاڵەتەکانیش، واتە ئەو حاڵەتانەی کە ئێمە پێشووتر لە شەپۆلی یەکەم 22 کەیسمان هەبوو حاڵەتەکانیان سووک بۆ مامناوەند بوو، لە ئێستادا بەداخەوە لە سەرو مامناوەند بۆ سەخت ئێمە داخلیانەکەین. ئەو کەسانش کە داخڵەکەین سەختیەکانیان سەختی لە حاڵەتەکانیاندا زیاد دەکا کە بەم شێوەیەش ئێمە وەکو پزیشکان و کارمەندان بەدەر لە چەند شتێک لە پشت مەسەلەن مانگرتنی پزیشکان و کارمەندان هەر شتێکی تر هەیە، واکات کە ئێمە نەتوانین ئەو خزمەتگوزاریە نمونەیە کە پێشووتر ئەبوو پێشکەشمانە کرد یاخود ئێستا ئەبێ پێشکەشیکەی ناتوانین ئەو هەدەفی هەر لەسەر ژمارەی توشبووان ئەگەر ورتر قسەی لەسەر کە ئێستا بە شێوەیەکی گشتی لە پارێزگای هەڵەبجە چەند توشبووتان هەیە، چەند کەس گیانی لەدەست داوە و بە ژمارە چەندتان لەلایە کە باری ناجێگیرە و پێویستی وەکەوەی کە بابەتە تەندروستیەکان قسەی لەسەرەکەم پێویستی بە ئامێری هەناسەدانی دەستکرد هەیە؟ لە ئێستادا 145 کەس وەکو توشبوو لای ئێمە تۆمار کراون. لەم 145 کەسە 50یان لە ناو نەخۆشخانەکەن و نەخۆشخانەکەیان پڕ کردووە، واتە شوێنی کەسی تر نەماوە بۆ ئەوەی لەوێ جێگیری بکەین یا لەوێ داینین. ئەوانەی کە گیانیان لەدەستداوە 5 کەس گیانی لەدەستداوە، ئەوانەی کە پێویستیان بە ئۆکسیجینە بە بەردەوامی زیاد لە 9 کەسن، یەکێکیشمان لەسەر ئامێری هەناسەدانی دەستکرد داناوە بۆ ئەوەی کە لە حاڵەتی ئەوەی کە ئۆکسیجینی خوێنی دابەزێ ئێمە بتوانین ڕاستەوخۆ تەدەخولمان کردو لەوەی کە بەسپاسەوە بۆ پزیشکانی بێهۆشکار و یاریدەدرانی بێهۆشکار لەوێ کە لە ناو نەخۆشخانەکە ئامادەن. بۆ ئێستا زیاد لە 50 کەسمان لە ناو نەخۆشخانەکە هەیە. ئێمە بزانین ئەو کەسانەی کە تا ئێستا داخڵ نەکراون یاخود لە دەرەوەی پارێزگای هەڵەبجەن یاخود هاتوونەتە ناو نەخۆشخانەکە و حاڵیان باشتر بوو دەرکراون لە نەخۆشخانەکەواتە چاک بوونەتەوە. ئێمە ژمارەی چاکبۆکانمان زیاد لە 30 بۆ 40 کەس ئەبێت بە دەقیقی ئەم داتایانەم لا نیە، لەبەرەوەی ڕۆژانە خەڵک دێتە ناو نەخۆشخانە و خەڵکیش دەرەچێت. بەڵام ئەوەی کە گرنگە ئەوە بزانن کە ئەم نەخۆشیە وای کردووە ئێستا نەخۆشخانەیەکی 64 بێدی نەتوانێت زیاتر لەوە خەڵکانێکی تر ڕابگرێ خزمەتگوزاری تەندروستی پێشکەشی خەڵکانێکی تر بکە. دکتۆر ئازاد، ئەوانەی کە لە دەروی نەخۆشخانەکانن
لە نەخۆشخانەکانی لای ئێوەن چۆن چارەسەری پزیشکی یاخو ڕێنمایی وەردەگرێنەوە؟ ئەوانەی کە لە دەرەوەی نەخۆشخانەکان ئێمە سەرچاوی یاخود هاتنی ئەو کەسانی بۆ ناو نەخۆشخانەکان و نردنیان لە پزیشکی هەناویە و ئەویش لە ڕاوێژکاریەکانی هەڵەبجە لە ڕاوێژکاری ئەو پزیشک ئەو نەخۆشانە ئەبیندرێن پێشووتر ئێمە ڕووپێویمانە کرد بۆی نەخۆش دیاری بکەین و بزانین چی هەڵگرە و چێ توش بۆ چی هەڵگری ڤایرەسەکەی بەڵام بەداخۆ ئێستا بە نیشانەوە خۆیان دێنە ناو ڕاوێژکاریەکان خۆیان دێنە ناو هۆڵەکانی فریاکەوتن و نەخۆشخانەی فریاکەوتن پاشان ئەنێرنێنە ئەو نەخۆشخانەیە ئەوانەی کە پێویستیان بەوە بێت کە لە نزیکەوە پزیشکان و کارمەندان لە ناو قاوشەکانی تایبەت بە کۆرۆنا بیان خوێن واگایان لێبێ ئەو کەسانن کە وەگوتم نیشانەکانیان قورس و سەختە ئەوانەی کە نیشانەکانیان قورس و سەخت نییە لەبەر نەبوونی جێگا ئێمە ڕەوانی ماڵی خۆیانەکەین لە ئەگەری ئەوەی کە نەخۆشیەکە زیاد زەفەریان پێبێنە و زیاد لەوەی کە پەرێشانیان بکە ئەتوانن بێن سەردانی نەخۆشخانە بکەن و ڕاستەوخۆ داغڵ بن لە ناو نەخۆشخانە ئێمە و پشکنینانیان کە بۆ ئۆکەین لە ڕاوێژکاریەکانەوە نەخۆشەکان داغڵە بن واتە لە ڕاوێژکاریەکانەوە نەخۆشەکان دێن بۆی پشکنینیان بۆ بکەن لە ئەگەری ئەوەی کە یەکێک توشبوو بێت یاخود هەڵگری ڤایرەسەکە بێت پاژۆی کە لە تاقیگەی مۆلیکولەر لە هەڵەبجە خۆشبەختانە ئێستا ئەم پشکنینانە ئەکرێ پاژەوەی کە دوو ڕۆژی ڕابردوو نەمانتوانی لەبەر نەبوونی کیتی پێویست و تێستی پێویست ئەو پشکنینانە بکەین بەڵام لە ئێستادا هەندێک تێست هەندێک کیتمان پیا کردو بۆی بۆ ئەو نەخۆشانەی بکەین بەڵام ژمارەی تێستەکان مقدارەکەیان بەشی ئەوەندە ناکات بتوانین ئێمە بەردەوام بین لە کار تەنها ئەتوانین دوو ڕۆژی تر ئەگەر لایەنە پەیوەندیدارەکان یاخود بودجەی پێویست بۆ هەڵەبجە دابین نەکرێت بەڕاستی ئەمە ناتوانین پشکنین بۆ ئەو کەسانە بکەین کە لە ناو نەخۆشخانەکان یاخود لە ڕاوێژکاریەکانەوە دێنە لای ئێمە. بەڵێ هەر کێشەی کیتان دەبێت لە پێداویستە تەندروستەکان یاخود بابەتەکانی دیکەش دەبنە کێشە؟ بێگومان لە ئەدەواتەکانی خۆپارێزیش کەمیمان هەیە کێشەمان هەیە نەقسمان هەیە بەڵام بۆ ئێستا شتێکی زۆر هەنووکەی و زۆر عاجل ئەوەی کە پێویستمان بێت لە ئێستادا ئەوەیە پێویستە کیتی تایبەت بە کۆڤید-19 و هەروەها دوو جۆر کیت هەیە بۆی کە بتوانی لەگەڵ وەرگرتنی سامپڵی نەخۆشەکە ئێمە بتوانین ئەو پشکنینانە بکەین یاخود ئەنجامی بدەین ئەوەیە پێویستەکە دوو جۆر تێستمان هەبێت دوو جۆر کیتمان هەبێت کە ئێستا لەبەرەوەی کە داخوازیی زۆری جیهانی لەسرە و بە گرانیش دێتە ئێرە لەگەڵ نەبوونی بودجێ ئێمە ناتوانین ئەو شتانە دابین بکەین بەدەر لەوەی کە جلی خۆپارێزی ماسک و ئەو ئەداواتە تایبەتیانی کە بۆ خۆپارێزی پزیشکان و کارمەندان پێویستە ئێستا لە کەمیداوە لەبەرەوەی کە بودجەی هێشتا ئەو بودجێ نەگەیشتووە کە قەرارە لە ئایندەیە لە وەزارەتی داراییەوە لە ڕێی وەزارەتی تەندروستیەوە دابین بکرێت بۆ سلێمانی و بۆ دەڤەری سلێمانی بەعام چونکە هەم ڕاپەڕین هەم گەرمیان هەم هەڵەبجە لەسەر ئەو بودجێ حسابکراوە کە بۆ سلێمانی نێرێت. بەڵێ دکتۆر ئازاد تا چەندی دیکە و پێداویستە پزیشکانێک ئێستا لە بەردەستانان بەشتان ناکات؟ بەڕاستی وەگوتم نەقسێکی زۆرمان هەیە لە پێداویستی پزیشکی ئێمە تەنها ئێستا ئەبێ بزانن ئێوە خەڵکیش بزانن کە تەنها ئێمە دوو شوێنمان کار دەکات واتە دوو شوێن لە هەموو خزمەتگوزاریە تەندروستیەکان ئەویش نەخۆشخانەی کۆرۆنایە و نەخۆشخانەی هۆڵەکانی فریاکەوتن ئەویش بۆ حاڵەتی کوتوپڕی بەڵام نایشارمەوە لەگەڵ ئەوەشا کە هەندێک لەگەڵ ئەوەشا کە موچە هاتووە بۆ ئێستا دوێنێ موچەی وەزارەتی تەندروستی گەیشتووە بەڵام تا ئێستا پزیشکان و کارمەندان پابەندی تەواویان پیشان نەداوە بە هاتنەوەیان بۆ هۆڵەکانی فریاکەوتن یاخود نەخۆشخانەکان ئەمە جێ خۆیەتی کە لێرەیە هیچ شتێک کارمان تێنەکات لەوەی کە خزمەتی هاوڵاتیانمان بکەین بەڕاستی ئەو کەسانی کە لە ناو نەخۆشخانەی کۆرۆنان هۆڵەکانی فریاکەوتنن لەو پەڕی تاقی خۆیان کار دەکەن بۆیە تکایەک لە پزیشکان و کارمەندانەکەم ئەوانەی کە مانیان نەگرتووە ئەوانەی کە مانیان نەگرتووە سپاسیانەکەین دەستخۆشیان لێکین و ئەوانشی کە مانیان گرتووە داوایان لێ دەکەین بێنەوە سەر کارەکانیان چونکە لە ئێستادا بەڕاستی کەرتی تەندروستی سەرجەم پارێزگاکان بە تایبەتی کەرتی تەندروستی هەڵەبجە معاناتێکی زۆری هەیە لە نەبوونی هێزی مرۆیی لە نەبوونی بودجە ئەوەی کە ئێستا ئەکرێ بەڕاستی معجیزەیە ئەوەی کە ئێستا ئەکرێ کە خەڵکانێک خۆی لەلایەن خەڵکەوە خۆپارێزی ناکرێت دەمە بۆ خۆی شتێکە بێ جێی تێڕامان. دکتۆر ئازاد مانگرتن کاریگەری لەسەر پێشکەشکردنی خزمەتگوزاریە تەندروستەکان دروست کرد؟ عفوم کە ببوورە پرسیارەکە دووبارە مانگرتنی یاخود بایکۆتی کارمەندانی تەندروستی کاریگەری لەسەر پێشکەشکردنی خزمەتگوزاریەکانی ئێوە دروست کردووە؟
بێگومان لە تاقا لە توانای ئەو پزیشک و کارمەندانی کە ئێستا لە ناو نەخۆشخانەن کار دەکەن زیاد لە پێویست تاقی خۆیان سەرفەکەن بەڵێ بێگومان کاری لێ کردووە ئەگەر هەر ئاواش بەردەوام بێ کارەسات ڕۆیات چونکە ئێمە لە ئێستادا 20 بۆ 30 کەس لە ناو نەخۆشخانەیەکدانی خزمەت بکە ئەویش بە شەفتات لە ئەگەری ئەوەی کە پلانی بی بەکاربێنی نەخۆشخانەی دووەم و سێم بکەینەوە لەگەڵ لە ئەگەری زیادبوونی کەیسەکان کە بێگومان زیادەکەن چونکە نایشارمەوە خەڵک ئەدەواتەکانی خۆپارێزی بەکار ناهێنێت یەک دوو هێشتا لای زۆربەی خەڵک بە گشتی کۆرۆنا وەکو ئەو نەخۆشیە ترسناکە ئەو درمە ئەو وەبا ترسناکە نەناسێنراوەکە پێویستەکە تۆی هاوڵاتی خۆتی بۆ پارێزی بێگومان کاری کردوتە سەرجەم بەشەکان و خزمەتگوزاریە تەندروستیەکان مانگرتنی پزیشکان و کارمەندان هێزی مرۆیین لە ناو کەرتی تەندروستی ئەگەر بە هەر هۆیەک موچەیان نەدرێتێ یاخود ئەوانیش بە هەر هۆیەک مان بگرن یاخود بایکۆتی داوام بکەن لە کەرتی حکومی و لە حکوومەت بێگومانەمە لێکەوتەی باشی نابێ و لە ئێستاشدا ئێمە لە ئەگەری پلانی بی ئێمە ناتوانین بەو کارمەندانی لە ئێستادا لە کاردن لە کاران پلانی بی بخینە کار و ئیشی پێ بکەین کە ویش خۆی بینێتەوە لە کردنەوەی نەخۆشخانەیەکی تر کە بە ناسراوە بە نەخۆشخانەی بەرکەوتوانی چی کیمیایی چونکە لە ئەگەری هەڵکشانی ژمارەی توشبووان پڕبوونی نەخۆشخانەی یەکەم بێگومانە نەخۆشخانەی دووەم بکەیتەوە کە ئێمە لە ئێستادا ناتوانین. دکتۆر ئازاد هەر تایبەت بە کارمەندەکانتان تا چەندە ینی لە ناو کارمەندەکانە کۆرۆنا بڵاو بۆتەوە چەند کەستان بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناوە لە کارەکەی دوورکەوتۆتەوە تا و ماوەی کە چارەسەر وەردەگرێت؟ بەداخۆ ڕێژەیەکی زۆر لە کارمەندان تووشی نەخۆشیەکە بوون نیشانەیان تایە هەندێکیان لە ئێستادا لەبەروی لە ناو قاوشیش تەنان جێنیە بۆیان نێراونەتەوە ماڵەوە لە ماڵەوە چارەسەری تایبەت وەرەگرن تەنها بۆ کەمکردنەوەی ئەو نیشانانە و ئەو لێکەوتانەی کە ڤایرەسەکە لەسەر لەشی مرۆڤەکان بەپێی بەرگری لەشیان دیارەیە لە ئێستادا ناو ماڵەکانی خۆیاندان بۆ خۆیان بۆ ماڵەکانیان کردووە نەخۆشخانە بۆ خۆیان چونکە نەخۆشخانەکان بۆ هاوڵاتیەکان لە ئێستادا پڕ بووە جێگەیەکی وانەماوە ئێمە بە ئیجباری بە ناچاری ڕەوانی ماڵی خۆیانمان کردووە بەڵام پزیشکانی هەناوی ڕاستەوخۆ لەسەر هێڵ لەگەڵیانن بۆ ئەوەی کە لە ئەگەری تێکچوونی حاڵەتیان زیاتر بیانهێنینەوە بۆ ناو نەخۆشخانە پێویستیان خوا نەخواستە پێویستیان بە ئامێری هەناسەدانی دەستکرد بوو بۆیان بەکاربێنین بەڵام لە ئێستادا باری تەندروستیان جێگیرە پێویستی بە هیچ ڕەدەلفعلە یاخود ئەوە نییە کە ئێمە ڕاستەوخۆ تەدەخل بکەین بۆیە لە ناو ماڵەکانی خۆیانە ئێستا ڕاگیراون بێگومان ئەو پزیشک و کارمەندانی کە توش بوون بەدەر لەوەی کە ینی ئەو شتانەی کە بۆ خۆپارێزی لە ڤایرەس و لە نەخۆشی درم بەکارهێنراون ئەوانیش بەکاریان هێناوە بەڵام ئەبێ ئەو خەڵک بیزانێت کە لە ئەگەری بەکارهێنانی شات و محتەمەلە هێشتا توشبی لەبەرەوەی تەنها بەستنی ماسک بەز نییە مەودای کۆمەڵایەتی پێویستە لەگەڵ ئەوەیە کە بەدەستەکان چی ئەبێتەوە گواستنەوەی ڤایرەسەکە بۆ پێویستەکە ئەوەش ڕەچاو بکرێن لەبەرەوە بۆ ئێستا تەنها چەک بەدەست ئێمە و بەدەست هاوڵاتیانەوە مابێت بۆی خۆیان نەخەنە تنگانە و خۆیان نەخەنە ئەوەی کە توش بە شەوان بە هەناسەتوندی ڕێگەیان لێ بگرێت و نەخەون پێویستەکە خۆیان بپارێزن پێویستەکان ماسک و ئەداواتەکانی خۆپارێزی بەکاربێن. دکتۆر ئازاد هەر بینەوە سەر بابەتی تاقیگە و دەستنیشانکردنی نەخۆشیەکە مەرجە لە ڕووی تەندروستیەوە هەر کەسێک هاتە لای ئێوە لە بەڕێبەراتیەکەتان ئەو کەسە پشکنینی تاقیگەی بۆ بکرێت و ئەنجا بسەلمێنرێت کە تووشی کۆرۆنا بووە؟ نەخێر نەک مەرجنیە کە بۆی بکەین ئەسڵەن هەندێک جار بەداوای لێبوردنەوە لەبەروی نیشانەی نییە دەزانین بەڕووی کەسەکەدا کە ناتوانین بۆ بکەین لەبەرەوەی کە وەکوتم بودجەکەمە ئەدەواتەکانی خۆپارێزی لەگەڵیشە بۆ تێست ئێمە لە تنگانایان بەڕاستی ناتوانین بۆ هەموو کەسی بکەین چ جایەوەی لەسەر خواست بێت بەگشتی ئەوانەی کە دێن لەسەر خواستی خۆیان بیانێ پشکنین بکەن بۆیان ناکرێت تەنها بۆ ئەو کەسانەکرێت کە لەلایەن پزیشکی هەناوی ئەنێرێت بۆ وەرگرتنی بەشی وەرگرتنی سامپڵ دوای ئەو سامپلانە کۆکرێتەوە لە ناو تاقیگەی مۆلیکولەر تایبەت بەو نەخۆشیە و بە دیاریکردنی ئەو ڤایرۆسە
ئەو پشکنیانە ئەنجامەدرێت. ئەگەر ئەوانەی کە داواکەن و پزیشکردنەی ناردوون بۆ جۆرە مامەڵان لەگەڵا بکرێت بە دیوەکەی تریا ئەگەر نیشانەکانیشی تێدا بێ هەر کەسێک پێویستەکە کە ئێوە کاری تاقی گەی بۆ بکەن و سامپڵی لێوە بگرن؟ ئەگەر لەلایەن پزیشکی هەناویەوە نێردرابێت لەو شوێنانەوە نێردرابێت کە ئەو نیشانانی پژڕاست کرابێتەوە لەلایەن پزیشکێکی هەناویە و بێگومان ئێمە بۆ یەکەین، بەڵام لەسەر خواستی هاوڵاتی نەخێر ناتوانین بۆیان ناکەین لە بەرەوەی ئێمە لە ئێستادا لە ئەزمەیان ئەگەر ئێمە ئەزمەمان نەبێت ئێمە بتوانین ئەو پێداویستیانە حکوومەت دابینی بکات یاخود بە بودجە دابین بکرێت یاخود کۆمپانیەکان بهێنن کە ئێستا نایهێنن لە بەرەوەی کە خۆتان نەزانن فڕۆکەخانەکان و مەتاڕەکان داخراون دەستگەیشتن بۆ شتانی کە لە دەروی وڵات بوو پێشووتر بە بەراورد بە ئێستا زۆر ئەوە بووە زۆر قرس بۆ ئێمە ناتوانین بەدەستیان بخین لەبەر ئەوەیە ئێمە بۆ ئەو کاتانەمان هەڵگرتووە کە بکەوینە زۆر حاڵاتێکی تنگانە کە ئێستا بوو ئێمە زۆر زوو هاوارمانە کرد کە پێویستەکە هاوڵاتیان هۆشیار بن بۆی حاڵەتەکە نەگاتە ئەم کاتە و ئێمە ئەگەر ناشی شارینەوە ئەگەر بەم شێوەیە تێکەڵاوی بەم شێوەیە هەر جۆرێک لە جۆرەکان کۆبوونەوەیەک ڕوو بدات ئەبێتەوەی ئەوەی 2 هەفتەی تر ئێمە ڕوبەڕووی کارەسات ببینەوە باواتای ئەوەی هەر کۆبوونەوەک لە شوێنێکا ڕوودات 2 هەفتەی تر نەتیجەکەی لەناو کرد فەرمانگە تەندروستیەکاندا بە ئاشکرا ئەبینرێت لە هەڵکشانی ژمارەی توشبووان لە خراپبوونی حاڵەتەکانیان لە ئەگەری لەوەی کە خەڵکیش گیان لە دەستدات زۆرە بێت چونکە مێژوەکەی زۆر درەنگ زۆر مێژوویەکی زۆر دوور نییە ئێمە بە چاوی خۆمان بینیمان 3 مانگ لەمەوە پێش وەساکە هێورتر بوو بەڵام وڵاتانی دەوروبەرمان ئەقوڵان ژمارەی توشبوانیان زۆر بوو بە ئێستاشەوە کە ڕێژەی مردن گەشتوتە 100 لە وڵاتانی دەوروبەرمان خراپترین بەواتای ئەوەی کە یعنی خراپی وەزعکرد لە کوردستان وای لاتوە لە پێشەنگین لە وڵاتانی دەوروبەرمان بەداخەوە. بۆچی ڕێژەکە ینی لە 100 تێپەڕان ئێستا سەری داتاکانی هەڵەبجەکەی 9 مردوو لە 145 توش بوو تقریب یەگاتە نزیکی 3.4 3.5 ئەنی بۆچی گەیشتە ئەو ڕادەیە؟ ئەگەڕێتەوە بۆ 2 حاڵەت یەکەم لە بەرەوەی کە حاڵەتەکان زۆرن قورسی حاڵەتەکان واکات کە کارمەند و پزیشکان نەتوانن ئەو ئەدایی کە هەیەە خۆیان ئەو پێرفۆرمانسی یاخود ئەو ئەدایی کە پێویستەکە یا پێشووتر تەقدیمیان کردووە تەقدیمی بکەن ئەمە بۆ خۆی بێتەوە ئەوەی کە تۆ لەکوێ ئەگەر 50 نەخۆشتە بێت لەکوێ ئەگەر 10 نەخۆشتە بێت بەم شێوەیە پزیشکەکە بەم حاڵە بەم بێموچەیە بەم بێمتوانەی بینی هاوڵاتیان و حکوومەت و کەرتی تەندروستی وای کردووە کە ئەو پزیشکانش ئەو دڵسۆزیی کە جاران ئەیانوان بەداخەوە نەینوێنن تۆ ئەگەر پێزانینت لەلایەن هاوڵاتیانەوە نەبێت لەگەڵ ئەوەشا کە پێزانینت لەلایەن هاوڵاتیانەوە بۆ نابێت بگرە هەندێک جار سەرزەنشت ئەکرێن ئەمە بەڕاستی ئەمەی لەم مەملەکەتە ڕوویان لە کەم شوێن ڕوایەت پێویستەکە ئەو پزیشکان و کارمەندانە ئەو پەڕی ڕێزیان لێ بگیرێت ئەو پەڕی پێزانینیان هەبێت بۆیان چ جاوەی کە قسەی نەشیا و هەندێک شت بنووسێت یاخود بوترێت کە لە ئاست ئەو خزمەت و لە ئاست شکۆی پزیشک و کارمەندانە نەبێت چونکە بەڕاستی لێ ناشارمەوە ئەو کەسانی کە ئێستا لە قاوشەکانی کۆرۆنان هیچیان کەمتر نییە لەو پێشمەرگانەی کە لە سەنگەرەکانی پێشەوەی شەڕکردن بوون دژی داعش و شەوانە لە نیوە شەودا هێرشی بۆ ئەهێنان داعش ئەم کەسەش کە ئەچێتە ناو قاوش تەئکید بە دڵنیاش بە و ئیسپاتیش کراوە بۆ پشکنیانەی کە ئێمە بۆیانەکەین زۆربەی زۆر بە تایبەتی لە سلێمانی زۆربەی زۆریان توش بوون لە هەڵەبجەش ڕێژەیەکی زۆر لە کارمەندان توش بوون ئەمە بۆ خۆی جێ ئەوەیە کە هەڵوێستەی لەسەر بکەین بۆستین هیچ شتێک ناکاتە ئەوەی کە ئاسایشی تەندروستی وڵاتەکەمان تێک بدەین لە کۆتاییدا ئەو کەسانی کە گیان لە دەست دەدەن کەسانی ئێمن هاوڵاتین کوردن بگرە ئەوانەشی کە پێشووتر گاڵتەیان بە شێوەیەک لە شێوەکان لە سوشیال میدیا بۆ کەسانە کردووە بە کۆرۆنا کردووە بەداخەوە ئێستا کەسانی خۆشەویستی خۆیان لەدەست. دکتۆر ئازاد هەر تایبەت بە بابەتەکانی کۆرۆنا لە کەرەنتینەکانتانە تا ئێستا خەڵکتان گلداوەتەوە خەڵکی تیا کەرەنتینەکان؟ نەخێنمە لە کۆتایی مانگی 4 کۆتاییمان بە کەرەنتینە هێنا چونکە ئەو کەسانی کە لە ناو کەرەنتینەکان بوون کاتی خۆیان تەواو کرد و هیچ جۆرە هەڵگرێکیان تیانە بوو بەڵام ئێستا کاتی کەرەنتین نەماوە چونکە ئەو ئێستا نەخۆشیەکە لە ناو کۆمەڵگادایە گەشتیار نەماوە بێتەوە بۆ ناو سنووری هەرێمی کوردستان
ئەو کەسانەی کە پێویستەکە ڕێگریان لێ بکرایە کاتی خۆی بە هەر جۆرێک لە جۆرەکان بوو ڕێگری لێ نەکرا نەخۆشیەکە بە هەر شێوەیەک بە هەر سەرچاوەیەک بوو هاتۆتە ناو کوردستان پێویستەکە ناو کۆمەڵگا پێویستەکە ئێستا خەڵک وا تەعاملی لەگەڵ بکات کە لە ناو ماڵەکەی خۆی کە وەگەوەی کە خۆی نەخۆشێکی بێ لە ناو ماڵەکە کەس ئێمەش کەسمان نەمان شاردەوە کە ئەگەر بەم شێوێ بەردەوام بێ سەرجەم ماڵەکان هەڵگری ڤایرۆس یاخود توشبووی ڤایرۆسی کۆرۆنای تێچێت. دکتۆر ئازاد مستەفا بەڕێوەبەری گشتی تەندروستی ئەڵەبجە سپاس کە لەگەڵماندا بوویت. لە دوای ناوبڕێک تەوەری دۆم دەست پێ دەکات لەگەڵماندا بمێنەوە.
جارێکی تر سڵاوتان لەبێ خۆشەویستان بۆ ئەم چەند مانگەی کە لە ساڵی 2020 ماوە حکوومەتی عراق بەنیازی کۆمەڵێک هەنگاوی ئابووریە بۆ پڕکردنەوەی ئەو کورتێنانەی کە لە ئابوووریەکەیدا ڕوویداوە بەتایبەت کە لە ئێستادا داهاتی نەوت کە کۆڵەکەی سەرەکی داهاتە لە عێراقدا بەشی پێداویستەکانی عراق ناکات. بەڕێز شیروان میرزان دامی ئەنجومەنی نوێنەرانی عراق لە ڕێگەی سکایپ لەگەڵمدا. بەڕێز شیروان ئەم کاتت باش. لە ئێستادا عراق بیر لە چه هەنگاوێک دەکاتەوە بۆ ئەم چەند مانگەی لە ساڵی 2020دا کەماوە؟ ئەم کاتتان باش و ئەم کاتەی بینەرانی گەلی کوردستان باش. زۆر سپاس. ئەم چەند مانگەی کەماوە چەند مانگێکی زۆر با بڵێن قورسن لە بەردەم عێراق بە تایبەتی لە ڕووی اقتصادیەوە بەو پێی کە نرخی نەوت بە تەواوی دابەزی بوو. کۆرۆنا تا ئێستا نازانم تا چەندی تر دەخایەنە تا چەندی تر ئاوا بازار ڕادەگرێت لە هەموو دنیا و تەنانەت لە عێراقیش. بۆیە حکوومەتی عێراقی ناچار بوو چ بۆ مانگی پێشوو چ بۆ ئەم مانگە مانگی حوتیش پێویستی بە پارە هەیە قەرز بۆی بچە بدە. ئەوە بوو کە لە مانگی ڕابردوو 3 تریلیۆن دیناریان لە TBI قەرز کردووە. ئەم مانگە پێویستیان بە قانونی اقتراض هەبوو. ئەمە ڕۆژی چوارشەممە دەنگمان لەسەر یاساکەدا بۆی بە پێی یاساکە بتوانن قەرزی ناوخۆی و قەرزی دەرەکی بکەن. کەواتە هەنگاوی یەکەم بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم قەیرانە دارایی تووشی بووە بەنیازە قەرز لە ناوخۆ چ لە دەرەوە 15 تریلیۆن دینار لە ناوخۆ لەگەڵ 5 میلیارد دلار لە دەرەوە. زایدان ئێمە لە 3 دانیشتنی جیاواز لەگەڵ بەڕێز وەزیری دارایی عێراق لەگەڵ وەزیری پلاندانان لەگەڵ پارێزگاری بانکی ناوەندی کە هەرسێکیان معنین بە پەیوەستن بەو بارودۆخی کە بارودۆخی اقتصادی عێراق مەسئلەی نەوت و بودجە و وەزعی اقتصادی عێراق پێمان ڕاگەیاندن کە ناکرێ ئێمە ئێستا قەرز بدەین دوای 4 مانگی جارێکی دیکە بێنەوە بڵێن وەڵام پارەیمان سەرف کرد و جارێکی دیکە با قەرز ئەی چی بکەین؟ کردنەتە مەرج یاساکەش ڕەفەقەیەک تێیدا کە دەبێت لە ماوەی 60 ڕۆژدا حکوومەت بەرنامەیەکی ئیسلاحی اقتصادی چاکسازی ئابووری تەقدیم بکات بۆ پەرلەمان و تەنانەت بە وەزیری دارایی گوت ئێمە وەکو لیژنەی دارایی لە پەرلەمان ئیش لەسەر ئەم بەرنامەیە دەکەین لای خۆمانەوە بەرنامەکە حاصل بکەین. حکوومەت ناردی باشە حکوومەت نال ئێمە وەکو لیژنەی دارایی وەکو پێشنیارە ئەستاڵین دەهێنینە تەقدیمی دەکەینە حکوومەتەوە چونکە ناکرێت حکوومەت بەڕێز مستەفا کاظمی هەروە وەزیری دارایی هەروە دەڵێ و بەرپرسانی هەمویان دەزان کە ئەم وەزعی کە ئێستا لە عێراق گوزەرێ لە ڕووی اقتصادی و ئابووریەوە چیتر ناتوانێت اعتیمادی بکەیت. ناکرێت تۆ لە سەدا 93 داهاتی وڵاتێک لەسەر نەوت بێ بازاڕی دەستۆ نیە بازاڕنەوەی بەدەست باتە سیاسەکانی ترە. ڕاستە عێراق ئەلێکی کارایەوە بەڵام عێراق ئەو کاریگەری سیاسیە بە قووەتەی لەناو مەحافلی دەولیدا نییە کاریگەری لەسەر نرخی نەوت دروستکە. ئەوە ئەمریکایە، ڕووسیایە، سعودیەیە، وڵاتانی ترن تەحەکوم بە سعری نەوتەوە دەکەن. بۆیە لەبەرەوەی سعری نەوت مستەقر نییە واتە اقتصادی عێراقیش نامستەقر دەبێت. چارەسەرەکە ئەوەیە پێداچوونەوە بە هەموو سێکتەرەکاندا بکرێت. سێکتەری نەوت، سێکتەری زراعی، سناعی، پێگەشتیاری، جیاواز لە پلانی چاکسازیەکە لەسەر پلانی وەرگرتنی قەرزەکە ینی کاریگەریە بێت لەسەر ئابووری عێراق بەتایبەت دەگەر تەماشاکەی پلانی قەرزەکە دەگاتە نزیکی 20 میلیارد دلار. عێراق بە 20 میلیارد دلار بۆ 6 مانگ ئەڕوات بەڕێوە؟ طبعا ئەوان حسابی ئەویان کردە نەوت بە چەند دەفرۆشن بۆ ماوەی ئەو 6 مانگە، داهاتی نەوت چەندە، داهاتی غێرنەوتی چەندە و مەساریفی ئەم 6 مانگە بە تایبەتی موچە چەندە. ئێمە ئەگەر مانگانە دای بنین بەلای کەمی عێراق بۆ تەشغیلی بەبێ ئیستثماری بەبێ وەبەرهێنان بەبێ پرۆژە بۆ تەشغیلی پێویستی بە 7 تریلیۆن دینار بێ 7 تریلیۆن دینار بۆ ئەم 6 مانگە کەواتە پێویستی بە بۆ 7 مانگ با بڵێن چکە مانگی 6 هەر حسابە بۆ 7 مانگ پێویستی بە زیاتر لە 50 تریلیۆن دینار هەیە. 50 تریلیۆن دینار داهاتی نەوتی حساب بکەین بەسەر بەرمنە بۆ مانگی ئەم مانگی ڕابردووە عێراق 2 تریلیۆن و 400 میلیارد دیناری لەنەوت دەستکەوتووە.
ئەوە گریمان تریلیۆنێکیشی لە داهاتی غێرنەوتی و لە داهاتی ناوخۆ دەستکەوت کەواتە ئێستاش پێویستی بە قەرزکردنی 3.3 تریلیۆن دینار هەیە. بەهەرحاڵ حسابی ئەوە کرا بۆ ئەم 6 مانگە پێویستیان بە قەرزکردنی با بڵێن 31 تریلیۆن دیناریان دەست دەکەوێت 31 تریلیۆن دینار داهات بە نەوتی و غێرنەوتی ئەوەی تر بۆ پڕکردنەوەی پەنایان بێتە بەس قەرز. بەڵام قەرزەکە چۆنە 15 تریلیۆن دیناری بە دیناری عراقیە لە ناوخۆ وەردەگیرێت ئەوەی تر لە 5 میلیارد دلارە لە دەرەوە لە قەرزی دەرەچیە. قەرزە دەرەچیەکەش فقرەیەکمان داخل کرد لە یاساکە کە لە 125 ئەم قەرزە دەرەچیە دەبێت بۆ تەمویلی محافظات و تەمویلی مەشاریعی مستەمر بێ. یعنی ئەو پرۆژانەی کە دەستیان پێ کردووە لە 190 لە 180 لە 170 تەواو بووە گوشبەیەکی ماوەک بۆی پرۆژەکە تەواو ببێ لە پارێزگاکان کە لە ساڵی 2019 وەکو پێویست تەمویل نەکراون پارەیان پێ نەدراوە بە هەر هۆکارێک بێ تەمویلی ئەوان بکرێت لەو بڕەپارەیە کە قەرز دەکرێت لە قەرزی دەرەچی. خۆی لە ڕاستیدا مشکلەکە ئەوەیە قەرزی دەرەچی نابێ بۆ موچە بێ، قەرزی دەرەچی نابێ بۆ تەشغیلی بێ، قەرزی دەرەچی دەبێت بۆ پرۆژەی گەورەی استراتیجی بێ. قەرزی دەرەچی بۆ نمونە دەبێت بۆ بنیادنانی محەتەی گەورەی کارەبا بێ، بۆ سکەی شەمەندەفەر بێ، بۆ فڕۆکەخانە بێ، بۆ یعنی بۆ ئەو سێکتەرانە بێ کە اقتصادی وڵات زۆر بەرەو پێشەوە دەبا و مردودات و داهاتی ئەو سێکتەرە ئەو بڵین ئەو زۆر بەهێز دەبێت لە ڕووی ئابووریشەوە واقعەکە ئەمڕۆوای لێ هاتووە کە سیولەی لە بەردەستدانی عێراق و پارەی نییە بەرز شیروان هەر لە ڕووی ئابووریەوە ئەگەر بۆ بنیاتنانەوە ڕەوانە نەکرێ بۆ بابەتەکانی تەشغیلی بێ وەکو خۆت ئاماژەت پێدا ئەو لایەنە قەرز پێدەرانە مەرجی قورز ئەسەپێنن بەسەر عراقدا یا هەر وڵاتێکی دیکەیە. ئێوە وەکو عراقیا لەو پرۆژێک کە ئاماژەت پێتاندا خۆتان بۆ ئەوانە ئامادە کردووە کە مەرجی قورز بسەپێنرێت؟ بەڵێ لە یاساکەدا باسمان لەوە کردووە کە نابێت لە عورفی دەولی با بڵێن لە ڕووی با بڵێن دەوڵەت تەوان ئەوەی کە دوو لایەنمان هەیە، لایەنێک قەرز دەدا لایەنێک قەرز دەکات. عادەتەن مەسەلەی نسبەی فائیدە و بڕی سوەکەی و ساڵان چەند پێدانەوەی ئەو مەبلەغی کە دەدرێتەوە و بە چەند ساڵ دەدرێتەوە ئەمانە تەوان ڕێککەوتنە، بەڵام زیاتر کەسی قەرزدەر مەرز دەسەپێنێ. یعنی ئەمە با واقعی بین کەسی قەرزدەر مەرز دەسەپێنێ. ئینجا قەرز بۆ خۆی وا دەکات کە کەسی قەرزکار یا بەڵێەوەی کە قەرزی وەرگرتووە زیاتر لە ڕووی سیاسیش و لە ڕووی ئەوەشەوە تەبعیاتی بۆ دروست دەبێت. یعنی بنمونە ئێستا ئێمە لە بانقی دەولی قەرز بکەین ناچارین بە سیاسەتەکانی بانقی دەولی ڕازی بین، لە سندوقی نەقدی قەرزکەین مەرجی خۆی بەسەرمانە دەسەپێنێن، لە وڵاتان قەرزکەین بە هەمان شێوە، لە ئەمریکا قەرزکەین ئەمریکا بە تەئکید بەرامبەر ئەوە مەرجی دەبێت، یعنی تەبعیەتی سیاسیش دروست دەکات. بۆیە ئێمە فەقەرەکەمان داخل کردووە کە نابێت لە عورفی دەولی دەرچی، یعنی نابێت بە نمونە نسبەی فایدەکەی ئەوەندە بەرز بێت کە لە دنیادا شتیوان نەبوو بێ، یان مثلا ساڵانی دانەوە یان بڕی دانەوەکەی بە هەر حاڵ یعنی وامان کردووە کە دەبێت مراعاتی عورفی دەولی قەرز مثلا لە چەند ساڵی ڕابردوودا چۆن کراوە چۆن دراوە لە بینی مؤسساتی دەولی و دەوڵەتان هەر تایبەت بە بارودۆخی عراق لەم 6 مانگەی داهاتوودا چاوەڕوانی ڕێکەوتن نەکرێت لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عراقی ئەم بابەتی قەرزکردنا یاخود 6 مانگی پلانی ئابووری عراق هەرێمی کوردستانی تیا بێت؟ ئەگەر هەرێم و بەغدا بگەن بە ڕێککەوتن بکرێت. تەمان ئێمە زۆر محاولەمان کرد کە پشکی هەرێم داخڵکەین، بەڵام ئەوان جوابەکانەوە بوو کە مەسەلەی پشکی هەرێمی کوردستان لە قەرزە نێودەوڵەتیەکاندا شتێکە بڕاوەتەوە بەپێی دەستور، لە دەستوردا باسکراوە، لە قانونی ئیدارەی مالیەشدا باسکراوە، کاتە پێویست ناکە جارێکی دیکە باسی کەینەوە. بەهەرحاڵ قسەکە لەسەر ئەوەیە هەرێم و بەغدا ڕێک بکەون، هەرێم پشکی دەبێت لەم قەرزانە بەوەی کە پشکی دەبێت لە بودجەی گشتی عێراق، ڕێک نەکەون هیچ بڕەپارێکی بۆ هەرێم نایەن، نە لەوە شو نە لە قەرزیش نە لە غێری قەرزیش. کەواتە فەرقی ئەم قەرزە لەگەڵ قەرزی ساڵانی پێشوو چییە؟ ساڵانی پێشوو مەسەلەن قەرزی لە یابان کردووە، لە ئەمریکا کردووە، لە بریتانیا قەرزی بەریتانیمان هەیە، قەرزی یابانیمان هەیە، قەرزی ئیتاڵیمان هەیە، قەرزی کۆمەڵی وڵاتی ترمان هەیە. ئەمانە بۆ پرۆژە کراون کە بۆ پرۆژە کراون پشکی هەرێمی کوردستانی زۆر کەم لێدراوە، کە زۆر کەم لێدراوە تەمامە غەدر کراوە لە هەرێمی کوردستان. ئەم قەرزەی ئێستا فەرقەکەی ئەوەیە بۆ تەمویلی عیزە، بۆ پرۆژە نییە، تاوەکو بڵێ پرۆژەکان بەسەر هەموو عێراقدا بەش بن. تەنها لە 25 کە لەوێش داخلی ئەومان کردووە فی جەمیع ئەنحاء العێراق، یعنی لە هەموو ناوچەکانی عێراق،
طبعا من بۆکو بڵێ سیغەکی دیکە یان با بڵێن یعنی مستەڵەحێکی دیکە بۆی کە هەرێمی کوردستانیش بگرێتەوە. تەنها ئەم لە سەدا 25 کە لە قەرزە دەرەشیەکە دانراوە بۆ مەشاریع دەکرێمە گەر زۆر باشە باکات لەسەرەوە نەبێت بە فیڕۆ نەدەین بەرەز شیروان زۆر جار کەواتە لە قەرزەکەی تر بۆ تەمویلی عجزا گەر هەرێم ڕێکەوێ بەشی دەبێت گەر ڕێک نەکەوێ بەشی نابێت. زۆر باشە بۆ کاتی ڕێکەوتنەکە ئەگەر مەرجەکانی لانی قەرز پێدەر بەم جۆرە بێت ینی وەکو یەکێک لە هەنگاوەکانی ڕزگاری عراق لە ڕووی ئابووریەوە بۆ ئەم چەند مانگە قەرزکردن بێت بیر لەوە نەکراوەتەوە یەدەگی بانکی ناوەندی عراق بەکاربهێنرێ چکە زۆر جار لە پلانی ئابووریدا دەست بۆ یەدەگی بانکەکە ئەبرێت بەکارهێنانی یەدەگی بانکی ناوەندی طبعاً دەبێ بەپێی طبعاً بانکی ناوەندی بۆ خۆی یاسای هەیە دەبێت بەپێی یاساکەی ئەو بێ ئەمە بەشێکی تری ناکرێتەوە ئەوەندە دەستکاری بکەیت کە تەئسیر لە سعری دیناری عراقی بکە. ڕاستە ئەمڕۆ بە نمونە احتیاطێکی زۆر هەیە لە بانقی مرکزی عراقی بەڵام بۆ پارێزگاریکردن لە سربەخۆیی بانقی ناوەندی کەمە بۆ خۆی بەلای هەموو مؤسساتی اقتصادی و مؤسساتی مالی دنیاوە گرنگە زایدەن بۆ ئەوەی کە سعری دینار با بڵێن لە بەرامبەر عملەی دیکە نەشکێ زۆر بە نمونە ئێستا دۆلار لە 121 و 122 بۆتە 124 و دانابەزێتەوە ئەگەر هەنگاوێکی لەو شوێنە لەوانەیە 130 لەوانەیە 135 یان زیاتر یان کەمتر بەرحاڵ بۆیە پەنا ناباتە بەربەکارانی ئەم احتیاطە بۆکو بۆی بڵێن حفاظا على سعری دیناری عراقی نەشکە هیچکە بەڵام بەشێک با بڵێن نسبەیەک مەجالی تێدایە بەکاری بێنێ ئەم عملەیە طبعاً چ دەکا لە یاساکەدا باس دەکەن لە ڕێگای سەنەدات و حەوالاتەوە طبعاً قەرز دەکرێت لە بانقە ئەهلیەکان صندوقی بەڵێن بانقی ناوەندی عراقی ئەم احتیاطە چ لێ دەکات دەیدا بە قەرز بە بانکە ئەهلیەکان یان با بڵێن بە بانکە حکوومیەکانی تر بە بانقەکانی تر حکوومەت لە بانقەکانەوە قەرز دەکات بەڵام حکوومەت لە زیاتیەوە چ دەدا سەنەد و حەواڵات دەدا بە بانقی مرکزی بە بانقەکانی تر یعنی قەرز بەکارهێنانەکە بەکارهێنانێکی ناڕاستە و خۆیە هەر قەرزکردن لە بانقی مرکزی بەڵام بە شێوەیەکی ناڕاستە و خۆ بانقی مرکزی بە نسبەیەک لە فایدە پارەکە دەداتە بانقەکان ئەوان بە نسبەیەک فایدە زیاتر دەیدەن بە حکوومەت بە قەرز لە بەرامبەردا سەنەدات و حەواڵات وەردەگرن. بەڵێ بەرە شیروان حکوومەت توانای ئەو پلانە چاکسازی ئابووری هەبێ کە ئاماژەت پێدا کە دەبێت لە ماوەی 6 ڕۆژدا پێشکەشی بکات لە ڕاستیدا لەوانەیە حکوومەت بتوانێت خۆگەر حکوومەتی دەتوانێت ئێمە لە دژنەی مالی ئامادەی دەکەین یاساکە یاسای چاکسازی بۆ هەموو سێکتەرەکان قسەمان لێ کردووە قسە لەسەر سێکتەری نەوت کراوە عقودی نەوت جەولاتی تەراخیص فرۆشتنی نەوت قسە لەسەر مەزادی عملە و بانقی مرکزی کراوە فرۆشتنی دۆلار بە دیناری عراقی ئەوەی کە بڵێن ڕۆژانە بانقی ناوەندی خاتەوە بە قسە لەسەر سێکتەری زراعی کراوە سێکتەری سناعی جیبایە مەسەن پارەی ئاو و کارەبا و زەریبە و باج و ڕسومات هەمووی بە تایبەت مەسەلەی خاڵە سنووریەکان کە زۆر گرنگە خاڵە سنووریەکان بەداخەوە بەشێکیان لە بەردەستی حکوومەتدانین یان با بڵێن تا دوای نیوەڕۆ لە بەردەستی حکوومەتدان خەڵکی تر دەستی بەسەرداگرن تەنانەت لە مەتاراتیش گومانی وا هەیە لە بەندەری ئەم قەسری شیمالی ئەم قەسری باکوور کە سێ بەندەری ئاوین بۆ عێراق ئەم قەسر بە هەمان شێوە مشکلە هەیە ئەمانە هەمووی پێداچوونەوەی پێدا دەکرێت ئاسانە ئێمە پرۆژه یاساکە ئامادە بکەین بۆ حکوومەتیش ئاسانە بەڵام گرنگ لە جێبەجێکردنەکەیدایە پێش جێبەجێکردنەکە ینی تۆ تەماشا عێراقکە لە 15 ساڵی ڕابردووە هیچ هەنگاوێکی چاکسازی ئابووری نەناوە ینی لە ڕووی کاتەوە خێراییەکەیە توانێت چکە ئەلبەت ئەمە پێیوەستە بە کۆمەڵێ پێشەی سیاسی نێوان حیزبە سیاسیەکان لێدان لە بەرژەوەندی کەسی سیاسی هەندێک کەس وەکو خۆ هەندێکی ئاماژە پێدا ینی دەکرێت بۆ خێرایی ئامادە بکرێت ئەوانەیە جێبەجێکردنەکەی ئاسان نەبێت بەڵام دەکرێت هەنگاوی سەرەتایی بنین بەڵمە دەکرێت لە سەرەتاوە لە خاڵە سنووریەکانەوە دەست پێ بکەین لە مەسەلەی وەرگرتنەوەی ئاو پارەی ئاو و کارەبا و زەریبە و ڕسوماتەوە دەست پێ بکرێ یعنی هەندێک هەنگاو بنرێ بەوەی کە دەست پێ بکرێت گرنگە نەک هەر ئاوا دانیشتن و بڵێن هیچ ناکرێت ینی ئەوەی کە هەمومان دەست ناکەوێت ناکری واز لە هەمووشی بێنی
سەرەتا دەست پێ بکە حکوومەت، بەڵام پێویستی بە دەعم هەیە لە ڕاستیدا، پێویستی بە دەعمی لایەنە سیاسیەکان هەیە. بەرەشیوان ئەگەر بابەتەکە کورکێنەوەی لە شوباتی 2011 یاسای نەوت و گاز لە عێراق دەرنەچووە لەبەر کێشە سیاسیەکان، ینی چاکسازیەکەش بە هەمان کێشە ناڕوات. بە دڵنیاییەوە تەمان گرفتی بۆ دروست دەبێ و کێشەی بۆ دروست دەبێ و ڕوبەڕوشی دەبنەوە، بەڵام گرنگە بزانین حکوومەت تا چەند جددیە و لایەنەکانی پێکهێنەری حکوومەت یانەوانی کە دەعمی بەڕێز مستەفا کاظمی دەکەن ئایا فعلەن لە چاکسازیشدا دەعمی دەکەن یان هەر بە وەرگرتنی وەزارات و پۆستە وزارەکان دەعمی دەکەن. ئەمە گرنگە ئەوەی کە تەوەقوع دەکرێت بەڕێز مستەفا کاظمی دەعمێکی دەولی هەیە و دەعمێکی ناخۆییشی هەیە تا ئێستا خراپ نییە و هەنگاویش دەنێ، بەڵام ئاسان نییە تۆ کەڵەکەبووی گەندەڵی یان با بڵێن فەسادی 17 ساڵ بە ساڵێک چارەسەرکەی ئاسان نییە. وەکو باست کرد جەنابەت لێدانە لە بەرژەوەندی گەورەی هەندێک حیزب، لێدانە لە بەرژەوەندی گەورەی هەندێک لایەن بە دڵنیاییەوە ڕازی نابن. بەڵێ بەرز شیروان، بەڵام حکوومەت بابزانین هەنگاوی چۆن دەنێ و کاتە بە پێی هەنگاوەکانی حکوومەت گرنگە دامی ئێمەشی لەگەڵدا وەکو پەرلەمان و وەکو مؤسساتی دیکەی دەوڵەت. ئەی کێشە ئابوورەکانی عێراق لەم چەند مانگە کۆتاییان دێت و لە ساڵی تازەوە 2021 ینی ئیتر عێراقەکە چێتەوە سەر سکەی ڕابردوو؟ تەسەور ناکەم مەسەلەن تەمان اقتصادی هەموو دنیا بەرەو تووشی سەدمە بووە بەم کێشەی کۆرۆنایە دابەزینی نرخینەوە. اقتصادی هەموو دنیا یعنی بەرەو تووشی ئاستەنگ بۆ، بەڵام وردە وردە بەرەو پێشچوونەکە هەیە، بەڵام بەرەو پێشچوونەکە بە تەوەقوعی من خێرا نابێت. وردە وردە اقتصاد دەبوژێتەوە. عێراقش هەروایە. عێراق وردە وردە بۆزع باشتر دەبێت لە چەند مانگی داهاتوودا لەوانەیە سعری نەوت شتێکی تر بەرز بێتەوە بێتە نزیکی $50. ئەمە تەوەقوعاتە، یعنی ئەگەر وەزعی ناوخۆش بتوانین لە ڕووی ئەمنیە و لە ڕووی تەندروستیەوە باش بێ وردە وردە هەندێک ئیسلاحاتی اقتصادی بکرێ وەزعی ناوخۆش باشتر دەبێت. ڕێککەوتنی نێوان هەرێم و بەغداد جۆرێک دەبێت لە پاڵنەر بۆ دەعم بۆ حکوومەتەکەی کاظمیش بە هەمان شێوە بۆی چاکسازی زیاتر بکە و هەندێک بنمونە هەر کاتێک بەڕێز مستەفا کاظمی یان حکوومەتی عێراقی باز لە خاڵە سنوورەکان دەکات، هەندێک دەنگی باسی خاڵە سنوورەکانی هەرێم دەکەن. لە ڕاستیدا خاڵە سنوورەکانی هەرێم و لە خوار و عێراقوانە فەرقی زۆرە. ئەوان گلەیان لە خاڵە سنوورەکانی هەرێم هەیە کە داهاتەکەی ناگەڕێتەوە بۆ بەغدا، بەڵام ئەوەی لە خاڵە سنوورەکانی خوار و ناوەڕاستی عێراق ڕوودا شتێکی ترە لەوەی کە لێرە هەیە. بە هەر حاڵ مەبەستم ئەوەیە اقتصادەکە وردە وردە بەرەو پێش دەڕوا باشتر دەبێت، بەڵام خێرا نابێت تا ساڵی 2021. لە 2021دا تەوەقوع تا نزیکی نیوەی دووەمی ساڵی 2021 سعری نەوت زیاتر بەرز دەبێتەوە، لەوانەیە بچێتە نزیکی $70 یان سەروی $70. ئەمە تەوەقوعاتی بازاری نەوتە کە نەوت ڕاستەخۆ تەسیری لەسەر بازاری عێراقیش و هەرێمی کوردستانیش هەیە. چاکسازی ناوخۆش زۆر گرنگە، پێداچوونەوە بە خاڵە سنووریەکان گرنگە. ئەمانە وا دەکەن کە لە ساڵی 2021 وردە وردە اقتصادی عێراق باشتر ببێ، ناڵێن زۆر باش دەبێ، ناچێتەوە دۆخی پێش 2013 و پێش شەڕی داعش، بەڵام لەوەی ئێستا کە زۆر خراپە لەوە خراپتر نابێت، باشتر دەبێت. بەڕێز شێروان میرزا ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق، سوپاس کە لەگەڵماندا بوویت. ئێوەش خواتان لەگەڵ.